ناگەی ئێمە لە پۆلدا هەندێک زار زەعیفین لە مامۆستاکە تێ ناگەی هەندێک ماڵ هەیە زەعیفە توانای دابینکردنی خەتی نییە سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەخین ئێمە ئەمڕۆوە چەند تەڵەبەیەک هاتوین لێرە گربووینەوە بۆ گیر و گرفتانەی کە هەیە چارەسەر بکرێن بەڕاستی هەندێک مادباری دارایی ئەوە نییە کە ئەو شتانە دابین بکات یاخرەندا خێزان قەڵەباڵغا زۆرن ناتوان ئەو شتانە بکەن یاین بۆیان ناگونجێت ئەمە شاتین ئەو گرفتانەی شەڵە بۆمان چارەسەر بکرێت و بگاتە شوێنی مەبەست بۆیە ئەو گرفتانەی کە هەن بۆمان چارەسەر بکرێت ستا بۆ نمونە هەندێک تەڵەبە ناتوانێت ئەو شتانێک بۆ ناکرێت عایلەیە قەڵەباڵغا ئەو شتانی بۆ ناکرێت ناتوانێت مەجای ئەوەی نیان هەندێکی شو کار هەیە بۆیە ئەو شتانە بۆمان چارەسەر بکرێت بەڵێ لەباری داراییەوە هەندێک ماڵ هەیە زەعیفە توانای دابینکردنی خەتی نییە موبایل ماڵێک ئینتەرنێتی نییە لە ئێستادا باشیانی ئێستا کێشەکانی ئێوە چی بچین بە دیاریکراوی وڵا بە دیاریکراوە ئێوەیە کە ئۆنلاینە نەمێنێت کە ئەو گیر و گرفتانە مامۆ چارەسەر بکرێ وەکو ئەوەی کە ئۆنلاین نەمێنێت لی تێ ناگەی ئێمە لە پۆلدا هەندێک زار زەعیفین لە مامۆستاکە تێ ناگەی بۆیە ئەو ئەوانەمان بۆ چارەسەر بکرێت زۆر لە مەکتەبەکەی ڕابخوێنی باشترە نەوەک لەوەی بە ئۆنلاین